بەناوی خی بەخشندەی میهرەبان لە خاکی پیرۆزی کوردستان ئەمڕۆ ئێمە وەتاین لە دێی تریفە کەوێتە 5 کیلۆمەتری ڕۆژهەڵاتی هەڵەبجە لە ناوچەی نەورۆڵی تایفەی ئەم منتیقەیە ناویان نەورۆڵیە کە دراوسەی کۆکۆیەکان لەم دیوەن لە پشتیشەوە ناوچەی زەردۆییە کە هەر دراوسێن بە ناوچەی نەورۆڵی لەو بەریشەوە لەو بەری ئاوی سیروان کە لە پشتمانەوەیە ئەوە ناوچەی شەمێران و لاوەران و ئیمامی و ئەوانە هەموو کۆمەڵێک هۆزن کە هەندێک پیان وایە هەمویان لە ئەسڵا زەردۆین بەڵام زەردۆیەکان ئەڵێن نەخێر ئێمە جیاوازین و هەرێکە تایفەی تایبەتی خۆیەتی و لە کاتێکە هەمویان بەیەکۆ لە شوێنێکە ئەسمانەکان هێناونی لەم ناوچەیە نیشتەجێی کردوون ئەمڕۆ ئێمە لە تریفە شوێنێکی مێژوویە مێژووی دیەکە زۆر کۆنە لەوانەیە بۆ 300 ساڵ لەمە پێش بگەڕێتەوە ئێمە لێرە باسی پیاوێەکەین کە ناوی مامۆستا مەلا ساڵحی تریفەیە کە لە هەڵەبجەوە بەناوی وا بەناوبانگەکە مەلا ساڵحی گەورە کە لە ئەسڵا ئەمان خەڵکی ناوچەی هەنارەیین لە ناوچەی شارباژێر لای بەرزنجەوە لەگەڵ بنەماڵەی مامۆستا مەلا عەزیزی پریسیە کە هەر ئامۆزای یەکترین مامەی یەکترین ئامۆزای یەکترین لە ناوچەی سێسایقەوە لە ساڵی 1990 کۆچیان کردووە هاتوون لێرە نیشتەجێ بوون ئەم ناوچەیە ئەوتا لە بناری شاخی باڵامبۆ ئەم شاخە بەرزەکە لە پشتمانەوەیە ئەمە شاخی باڵامبۆیە لەو بەرەوە شاخی لاوەرانە ئەوە شاخی زمناکۆیە دەی تریفە کەوتمان نزیکی 5 کیلۆمەتر لە هەڵەبجەوە دوورە لە ڕۆژڵاتی ئاوای هەڵەبجەوەیە ئەم دێ ناوچەیەکی مێژوویە ئەم شاخانە هەمووی شوێنی ئاسەوار و گۆڕیچەی زۆری پێش ئیسلام دۆزراوەتەوە کە لە ناو کوپەڵە و لە ناو گۆزا مردووی تایە هەتا کۆمەڵێک ئاسەواریش لەم ناوچەیە دۆزراوەتەوە لە پشتمانەوە کۆمەڵی قەڵای تایە لە پریس قەڵای گەورەی تایە کە دلیل لەسەرەوەی کە لە سەردەمێکی زۆر کۆیان لەم ناوچەیە خەڵکێکی زۆر ژیاوە مامۆستا مەلا ساڵح و لەگەڵ مامۆستا مەلا عەزیزی پریسا لە ناوچەی شارباژێرەوە کۆچەکەن بۆ ئەم ناوچەیە یەنە پریس لێرە نیشتەجێ بێ ساڵی 1904 مامۆستا مەلا ساڵح لەم دیال دایکە بێ هەر لەم ناوچەی ئێمە کەیسە تیاین لێرە مامۆستا مەلا ساڵحی گەورە لەدایکە بێ کە ئەو لە ئەسڵا کوڕی عەبدولکەریمی محەممەدی مستەفایە لە هەنارەیی و کۆچیان کردووە لەم ناوچەیە نیشتەجێ بوون مامۆستا مەلا ساڵح لێرە سەرەتاکانی خوێندنی فەقێتی تەواوەکە و ئەچێ بۆ پریس لای مامەیشی لای مەلا عەزیزی پریس لەوێ کۆمەڵێک لەوانەکانە خوێنێ و پاشان ئەگەڕێ بە کوردستانە ئەچێ بۆ ئێران لە ئێرانەوە چێ بۆ ناوچەی بۆ هەولێر لە هەولێرەوە ئەچێتە کۆیە بەم شێوە بەردەوامە بێ لە خوێندنەکەیە هەتا ئەگاتە سلێمانی لە سلێمانی ئەچێتە مزگەوتی خومخانە لە مزگەوتی خومخانە لای مامۆستا مەلا حسەینی پسکەنی لەوێ وانەکانی خوێنێ و ئەخیر وانەی ئەچێ بۆ مزگەوتی خانەقا لای مامۆستا مەلا محەممەدی قەرەداغی لەوێ وانەکانی تەواوەکە ئیجازەی عیلمی ساڵی 1930 وەرەگرێ کە ئیجازەی عیلمی لە سلێمانی وەرەگرێ یەکسەر لێیەت بۆ پریس لە پریس ئەبێتە مەلایەکی زۆر باش لە ساڵی 1930 لەم دیا لەم مزگەوتە وانەکانی ئەڵێتەوە و دەرزێکی زۆر بە خەڵکەڵێ و مەلایەکی فەقەیەکی زۆر لە هەموو ناوچەکان ڕووی تێکەن هەتا ئەڵێن لە پریسا نزیکی 30 فەقێ لە سلێمانی و لە ئێرانەوە یەن لێرە دەرزیان پێڵێ هەتا ساڵی 1940 لە ساڵی 1940 خەڵکی هەڵەبجە و بەگەکانی هەڵەبجە داوای لەکەن پیان حیفەکە پیاوێکی ئەوەنە گەورە و شارەزا و عالمێکی ئەوەنە بەرز لەم دیا یعنی قەتیز بمێنێ و عیلمەکەی تەنها لەم دیا بێ داوای لەکەن کە بێتە ناو شاری هەڵەبجە و لێەوە مزگەوتی بۆکەنەوە و نیشتەجێیەکەن ئەویش ساڵی 1940 لە پریسەوە لەسەر داوای خەڵکی هەڵەبجە کۆچەکە بۆ مزگەوتی بۆ هەڵەبجە لەوێ پارچەیە عەرزەکردن لە هەڵەبجە و مزگەوتی کانی عاشقان لە هەڵەبجە دروستەکەن کە بەناوبانگە بە مزگەوتی مامۆستا مەلا ساڵحی گەورە مامۆستا مەلا ساڵح عالمێکی گەورە بوو ئەمە ساحیبی ئەم مزگەوتە بوو ئەم مزگەوتە دروست کراوە بۆ ئەو لە پاشان من مناڵ بووم کە بووم لە دایک
تەمەنم گەشتووەتە 3 ساڵ و 4 ساڵ یەکسەر زانوێتی کە من باوکی من مامەی ئەو بووە کە وتێتی وهایە مام فێس کوڕێکی بوو وتێتی ئەبێ ئەو کوڕە بێنم من لێرە بیکەم بە مەلا بەست حقیقت منیش وتومە باوکی من باوکم نەبووە مامەم بووە مامۆستا مەلا ساڵح باوکم بووە هەر پیان وتم عەبدولی مەلا ساڵح هەروە مەشهوور بووم کەیسەر ڕیشم سوی کردەوە و 79 ساڵ تەمەنمە مامۆستا مەلا ساڵح لە کاتێکا کە زۆر ناڕەحەت بوو کیمیاوەکە لێیا بوو چوومە خزمەتی فەرمووی کوڕەکەم ئەو ماڵە نەیان بکرێ نەیفرۆشن یعنی بیکەن بە مزگەوت و حوجرە و ئەوانە وەکو چۆن ئەمەکرا حوجرە بوو هافە خەوشتی لەلا بوو ئەیان خوێن ئیسە ئێمەش ئەو مزگەوتەمان کردوەوە مامۆستاگیان و جەماعەت ئێوە لەو دیوەبینتان قەتعەکەی لەسەر هەڵواسراوە مزگەوتی مامۆستا مەلا ساڵحی گەورە بەشی ژنان لەو دیوە خواروی کراوەتەوە بۆ مزگەوت ئەوە سەروێکی کراوەتەوە ئەلحەمدولیلا بۆ قوتابی و مناڵان مامۆستای ئافرەت هەیە لێرە زۆرن ئەچن دەرسەکانیان پێڵێن هی حەدیث و هی قورئان و ئەو ئامۆژگاری و تەربیەتێکی جوانی ڕێکوپێکی مناڵەکانەکەن. لە هەموو ناوچەکانی کوردستانەوە یەن سەر لە مامۆستا لەبەرێکەوە پیاوێکی ناودار بووە سەری لێوێن یەکێک لەو کەسانەی کە یەتە خزمەتی مامۆستا کاک ئەحمەدی مفتی زادەیە کە لە سنەوە یەت لێرە ماوەیەکی زۆر لە خزمەتی ئاخوێنێ مەلا محەمەدی ڕەبیعی یەت لێرە لە خزمەتی ئاخوێنێ مامۆستا مەلا عوسمانی گەورە ئەویش لە خزمەتی ئاخوێنێ پاشان مامۆستا مەلا عەلی مامۆستا پارەزانی ئەمانە هەموو لە خزمەتی لێرە ئەبێ وەکو مەدرسەیەکی زۆر گەورەی لێرە لەگەڵ یا ئاخوێنن دوای ئەوە مامۆستا فکرەیە بە خەیاڵیا کە لە هەڵەبجا یەک جومعەی تیاکرێ یەک جومعە داواکە لە خەڵک کە جومعەیەکی تر لە شوێنێکی ترا بکەنەوە بۆ ئەوەی بێ بە دوو جومعە ینی دوو مزگەوت جومعەی تیا بکرێ هەتا ئەو کاتە لە عێراقا لە هیچ شوێنەکە لە هیچ شارێکە دوو جومعە لە یەک شارە نەکراوە بەڵام مامۆستا ئەو جومعەکەی تریان کە لەو مزگەوتە ئاکرێ مزگەوتەکەی تریان گوایە دراوە بە حوجرە ئەوەی بەدەستۆیەکە ئەڵێ حوجرە ناکرێت بێتە مزگەوت لەبەرەوە دروست نییە لە شوێنێکە کە حوجرە بێت کە نوێژی تیا بکرێت لەبەرەوە لە ڕێی کتێبە کۆنەکانەوە یەک راپۆرتی گەورە ئەنووسێ لەسەر ئەوەی کە دروستە لە شارێکی گەورەیەکو هەڵەبجا دوو مزگەوت جومعەی تیا بکرێت ساڵی 1940 یەتە ئێرە ئەم مزگەوتە دروستەکە و ناوبانگ دەرەکە مامۆستا ئەبیسیە کە لەو کاتە لە 48 جوولەکەکانی هەڵەبجە بارەکەن ئەچنەوە بۆ ئیسرائیل یارمەتێکی زۆریانە ڕێخستنیان بۆکە خواردن و ئەمانیان بۆ تەرتیبەکە ینی باری گواستنەوە ئەویان بۆکە ئاسانکاریان زۆر بووەکە لە هەڵەبجا یارمەتیانە کە بە سەلامەت بەدەست بەبێ ئەوەی کەس پەلاماریان بالیان بدرێ لە هەڵەبجە کۆچ بکەن بۆ شوێنی خۆیان هەتا ئەوان داوای لێەکەن ئەڵێن ئێمە چی بکەین بۆ ئەم کەنیسەیە ئەوی ژەڵێ ئەگەر ڕەزامەندی بوونیەوە ئێمە لێتان کەنیسەکەتان لێکرد ئەکەیمە مزگەوت ئەوانش کەنیسەکەی پێ فرۆشن لە هەڵەبجا بە 56 دینار پاشان لەگەڵ کۆمەڵێک پیاوە ئەچن بۆ بەغا لەوەیەکێتی زانایان دروستەکەن و ئەیهێنەوە بۆ سلێمانی کاتێک لە 1959 مەرحومی مەلام سەفار لە رووسیا ئەگەڕێتەوە بۆ عێراق ئەمان ئەچن بۆ بەخێر هاتنەوەی بۆ بەغا کۆمەڵێک زانا لە هەڵەبجەوە ڕێەکەوت ئەچن بۆەوێ مامۆستایش ینی جەنابی مەلام سەفار لەوێ ئەوی ژارمەتێکی زۆری ئەغا لەوەی کە جارێکی کە سەردانی بکەن بۆ ئەوەی یەکێتی زانایانی ئیسلامی کوردی دروست بکەن ئیتر لە ئێوە دەستەکەن بە دروستکردنی ئەو یەکێتی زانایانە دوایی ئەمانە چن لەگەڵاڵە ئەو یەکێتی زانایان دروستەکەن و مامۆستا ئەبێ بە پیاوێکی گەورن لە عێراقا پاشان کە کۆنگرەیەکی ئیسلامی لە بەغا دروستە بێ بۆ ئەوەی کە دژی شۆڕشی کوردی بەعزێ بڕیار بن مامۆستا مەلا ساڵح لێرەوە کەوێتە ڕێ بۆ بەغا ئەچێ لەو کۆنگرا هەڵەسێ ئەڵێ گەلی کورد گەلێکی مسلمانە لەبەرەوە داواکە لەو کۆنگرا ئەڵێ ئەبێ گەلی کورد بە گەلێکی مسلمانی پاک لە قەڵەم بدەن نابێ بە هیچ شێوەیەک دژایەتی ئەم هەتا دژایەتی شۆڕشی کورد بکەم ئەم ئاینە بە شێوەیەکی تازەی بە تازەگەری لە ڕێی کۆمەڵە گەنجی ڕۆشنبیری تێگەیشتووی زۆر چاکی چالاکەوە ئەگەیەنێ بە هەموو مزگەوتەکان فەقەیەکی زۆر لە ماوەریاونەوە یەکێ لەوانە مامۆستا شێخ عەزیز پارەزانی مامۆستا عومەر ڕێشاوی فێرەوە بن کە ئەم دینە جارێکی کە لە ڕێی نووسینەوە لە ڕێی
فکرەیەکی تازە و بگەێنەوە بە خەڵک بە شێوازێکی تازە مامۆستا لە کیمیاوەکە ئەچێ بۆ ئێران لەوێ لە ساڵی 1990 و لە شاری سنە وەفاتەکە و لە قەبرستانی محەممەدیە لەوێ بە خاکی ئەسپێرن وای گەورە لی خۆش بێت.